لەسەر ئامادەکاریەکانی دەستەی گەشتوگوزار ئێستا ڕاستەوخۆ ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشتوگوزارمون لەگەڵا گفتوگویشی لەگەڵ دەکەم و لەسەر ئامادەکاریەکان بزانم دەستەی گەشتوگوزار لەسەر جەم شارەکانی هەرێمی کوردستان چ ئامادەکاریەکی کردو ئامادەکاریەکانی لە چ ئاستێکدایە سڵاوتانە بێت کاک بیرام سوپاس بۆ دەرفەتەکە پێیمان بڵێ وەکو دەستەی گەشتوگوزار بۆ سەری ساڵ چ ئامادەکاریەکتان کردووە تاوەکو پێشوازی لە هاوڵاتیان یاخود گەشتیاران بکەن لە ناوچە جیاوازەکانی عێراق و دێن بۆ ناوچە جیاواز و گەشتیارەکانی هەرێمی کوردستان چیتان کردو بۆ ئەو بابەتە؟ وڵا دیارە ئێمە ساڵانە لەگەڵ نزیک بوونەوەی هەر بۆنەیەک و بۆ نمونە پێش هاتنی سەری ساڵ ئێمە دەست دەکەین بە کۆمەڵێک ئامادەکاری بۆ ئەوەی بتوانین بە هەموو لایەکەوە کەشێکی ئەوتۆ بۆ گەشتیاران بەڕەخسێنن کە تیایدا گەشتیاران هەست بە ئاسوودەی بکەن لە کاتی مانەوەیان لە هەرێمی کوردستان و تایبەت بوو ئەو گەشتیارانشی کە خواستی ئەویان هەیە بە بۆنەی بەسەربردننی پشوەکانی سەری ساڕ و لە هەرێمی کوردستان بکەن. دیارە ئێمە لەسەر دوو ئاست ساڵانە ئامادەکاری یەکەین ئاستێکیان لەگەڵ کەرتی تایبەتە دیارە لەگەڵ کۆمەڵی میوانخانە و سێشتخانەکان لەگەڵ بنکە گەشتیارەکان ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی ژمارێکی زۆر لەو بنکە گەشتیاریانە کە کەرتی تایبەتن چاڵاکی و ئاهەنگ ئەنجام بدەن بە بۆنەی پشوەکانی سەری ساڵ. هەروەها لەسەر ئاستی کەرتی گشتیش ئێمە وەکو دەستەی گەشت و گوزار لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی تەواومان کردووە بە تایبەتی لەگەڵ وەزارەتی ناوخۆ بە تایبەتریش ئاسایشی بازەکان هاوکات چەند لیژنەیەک بە ئەرک و بەرپرسیارەتی جیاواز سپێک دەهێنرێن بەشێک لەو لیژنانەمان لە بازەکان ئامادەجییانە بێ هەر لەوێوە بە پێدانی ڕێنمایی و بڕۆشتری گەشتیاری پێشواسی لە گەشتیارانەکەن بەڵێ ینی هەر لێستەوە لە بازەکان کار ئاسانیتان کردووە بۆ گەشتیارەوەبی ئەو ڕۆتیناتە نەمنێ کە لە ساڵانی ڕابردەوەی زۆرترین گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکان بکەن بەڵەخۆی ئەوەی مایەی خۆشحاڵیە بەڕاستی چەند ساڵێکە بەهۆی ئەو هەماهەنجەی کە برایانی ئاسایشی ئێمە لە بازەکان پێشکەشی گەشتیاران یەکەن بەڕاستی لە ئێستادا دەتوانم بڵێن بە کەمتر لە 5 خولەک تەواوی ڕێکارەکان نەگیرێتە بەر و ئیزنی گەشتیارانە دەرێن بۆ ناوەوەی شارەکان. ئەوەی من باسیکەم زیاتر بۆ ئەو کاتانەیە کە هەڵاوسانێکی گەشتیاریە بێواتە گەشتیاران بە ژمارێکی ئێجگا زۆر ڕوو لە هەرێمی کوردستانەکەن وە لۆدێک لەسەر بازەکان دروست دەبێت. لەو کاتانەدا لیژنەکانی ئێمەش لەوێ دەبن هاوکار و هەماهەنگ دەبن لەگەڵ ئاسایشی بازەکان و ئەگەر هەر ئاستەنگ و بەربەستێک بێتە پێش دەوێ هەوری چارەسەرکردنیەدەن. ئەمە سەرڕای ئەوەی کە هەندێک لیژنەشەمانەوەیکە بە بەردەوامی بنکە گەشتیاریەکان بەسەرەکەنەوە بە تایبەتی ئەو بنکانەی کە ئاهەنگ و چاڵاکی تایبەت بەسەری ساڵیدا ئەنجامەترێ ئەویش بەستی ئەوەی کە ئێمە دڵنیابینەوە لەوەی کە کوالیتی ئەو خزمەت گوزاریایی کە پێشکەش بە گەشتیاران نەکرێ لە ئاستێکی بەرزدای هاوکات و ڕێگەش بگرن لەو بنکە گەشتیارانێکە ئەگەر خوا نەخواستە خواستی ئیستیقلالکردنی گەشتیارانیان هەبێت لە ڕووی نرخەوە. پێشبینیتان بۆ سەری ساڵ کە چەند ڕۆژێکی ماوە پێشبین دەکەن چەند هەزار گەشتیار ڕوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکاتن؟ بەڵێ دیارە بە پێیەوە ئەزمموی ئێمە لە ساڵانی ڕابردوومانە بۆ نمونە پار ساڵەکە لە باوەی هەفتەیەکی پشوەکانی سەری ساڵ نزیکەی 200,000 گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کردبوو. بۆ ئەم ساڵەکەش بە پێی ئەو فیدباکەی کە ئێمە وەرمان کردوتەوە لە کۆمپانە و لە بنکە گەشتیاریەکان ئەگەش بینین بەوەی کە بۆ ئەم ساڵەکە ڕەنگ بێ زیاتر لە ژمارەی پارساڵ ڕوو لە هەرێمی کوردستان کە ئێمە ئامادەکاری تەواومان کردووە. سوپرایزی زۆر گەورەمانە بێ بۆ گەشتیارانی هەموانێ لە دەرەوەی هەرێمی کوردستان دێن و هەم بۆ هاونیشتیمانیانی خۆشمان لە هەرێمی پرسیاریانی دەمێ ئەو پرسم ئەو گەشتیارانی کە ڕوو لە ناوچە گەشتیارەکان هەرێمی کوردستان دەکەن تەنیا هاوڵاتیانی عێراقین یاخود هاوڵاتیانی خەڵکی بیانیش لە شارەکانی و لە وڵاتەکانی دی دێن بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ دیارە زۆرینەی هەرە زۆری گەشتیارانی ئێمە ئەوانن کە لە باشوور و ناوڕاستی عێراقەوە دێن بۆ هەرێمی کوردستان. بەڵام چەند ساڵێکە خۆشبەختانە ژمارەی ئەو گەشتیارانی کە لە دەرەوەی عێراقەوە دێن و پێیان دەگوترێت گەشتیاری نێودەوڵەتی بە شێوەیەکی دراماتیکی لە بەرز بوونەوەدا لە ئێستا دەتوانم بڵێم کە لە کۆی ئەو گەشتیارانی ساڵان ڕوو لە هەرێمی کوردستانەکەن 125 ئەوانن کە لە دەرەوەی عێراقەوە دێن و ئێمە بە پلان کار لەسەرەوەکەین کە ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتی زیاد بکەین ئەویش لەبەر ئەو گرنگی ئابووریەکە گەشتیارانی نێودەوڵەتی هەیەە بە بەراورد بە گەشتیارانی ناوخۆ. سپاس بۆ زانیاریەکانت ئیبراهیم عەبدولمەجید وتێبێژی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان. بەڵێ دێژین ئەوە ئەو زانیاریانە بوو لەبارەی ئامادەکاریەکانی دەستەی گەشتوگوزاری هەرێم وەکو وتێبێژی دەستەی گەشتوگوزار ئاماژەی بۆدا لە چەند ئاستێکەوە ینی ئامادەکاریان کردووە هەم ئەوەی کە